سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشەی کەناڵی بادینەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە ڕەوشی بازار دەکەین با بزانین ڕۆژی بازاری بەردەڕەش چۆنە لەگەڵ هاوڵاتیاندا گفتوگۆ دەکەین و ڕاوبۆچوونی هاوڵاتیان لەسەر ئەم تەوەرە وەردەگرین بینەری ئەم بەرنامەیە بن. والله من 25 ساڵ لەو بازارم دوکاندارم هیچ جارۆکی ئێستا بە ئیشم نەدیتە هیچ جارۆکی ئەو وەزعی نەمدیتێ بەڕاستی داوا دەکەین بەڕاستی ئەلۆ حکوومەتەی هەنی ڕاتیبی خەڵک بدە خەڵک زۆر بێپارەیە خەڵک زۆر بێ ئیشە خەڵکێک زۆر لە ماڵێکەتیە توخوا بازار وەی لێ بێتن خەڵک کوڕی من چاو لە دنیا بکە بچی بۆ تورکیا و بچی بۆ هەندەران و لە ئاوێ ئەینجا بخنچێ پێی خۆشترا لە وەزعی دەرباز بیتن زۆر ئانێ شتیوان نییە دواداوە لە حکوومەت دەکەین ئەگە بازار سستە کاکە کرێکانیش دابەزێنی کرێخانیە کرێی باجە ینی ئەو شتانەی هەمووی هەروەچی خۆیە بازارش هیچ چیز نییە ڕاستە خەڵک جولانەوەکەیە سەرماگان دوێک دوو ڕۆژان جولانەوەکەیە باقی ئەویدی هیچ نییە ئەنی هیچ جارۆکی ئێستا کە بێپارەی و بێوەزعیم نەدیتێ ڕاستی من 25 ساڵە ئیش دەکەم هەندی ئێستا نەمدیتیەوەها خەڵک بێزاربی لە هەموو شتێک بێزاربی لە دوکان بێزار لە ماڵ هەمووی لە بێ موچەیە خەڵک ئەگەر معاشی حکوومەت ئەگەر معاشی خەڵکیدا ئەوە یەک کە ئیشی لۆ خەڵک دیتەوە خەڵکەکە بێزاری لا دەچیتن بەڵام ئێستاکە چی بکاتن ئێستا مانجی چار ئەلەساس ڕاتیبی بدا باە 5 مانجی قوتدا کردێ مانجینەوە ئەنێ ئەویدی هەموو ڕۆی موچانەوەش کاریگەری خۆی دەکاتە سەر بازار و بڵێ 100 من 25 ساڵ ناو بازارم ئاگەم لەو بازاڕی هەموو هەیە هیچ زەرۆکی ئێستا بە ئیشم نەدی تێکاکە بەڕاستی داوا دەکەین ئەنێ بەرپرسان بێنە سەرخەت کاکە پارەی خەڵک بدەن موچەی خەڵک بدەن فیسەبیل بازارەکە ببتەوە ئیشی مەش لەسەر موچەیە خەڵک هەمووی ئاسایشە شورتەیە بابرێن شورتەیە پێشمەرگەیە مۆزەفە هەمووی سەرماگانە کابرا سەرماگە معاشە گۆردەکە دێ لە بازاری سەرفی دەکاتن مۆزەفانێکی باسی دەکە ئیشی قەرد و شتیواژ دەکەنی وەرز دەدەن بەڵێ کەسەیە داوای قەردی لێوە بکە من لە 2000ەوە قایمەم هەیە لەبەرەوەی ئەمە قەزاینە کە قەزا هەموو یەکدی دەناسین لە 2000ەوە قایمەم هەیە تاکو ئێستاکە لە 2004ەوە بەولاوە هەتاش پارەشی خەیالیمان لەسەر خەڵکە کەس پارەمانێتەوە و من دەزانم کابرا پێی نادرێتەوە بچی بداتن کابرا معاشی نیە ئەوەی نییە چی بدەێت وڵا ناداتەوە ئەرێ وڵی هەندمان ئێستا هەیە تەلەفۆنمان لۆ کردێت کابرا پارەی نیە هیچی نییە زۆر کەس دێنە لای ئێوە داوای قەرزی بڵێ یەکجار زۆر خەڵکەکی زۆر دێتن ئێستا مۆسم گۆڕا یاڵە مەجبورە کابرا بێت زچی زستانی بکڕی پارەشی نیە مەجبورە ئەگە دێتە کنەما چەند ساڵ دەکنە من معمیلمە ئەشێ لە کنەم بردێ ئێستا دێتم بەقەر دەبا پێت وایە ژیان زەحمەت بووە زۆر زەحمەت بوو بەڕاستی چەند بەرەو خۆشی دەچینە ئالەساس زەحمەتتر دەبی وەزعی نەوەتەکان خۆشتر بوو لە ئێستا هەرچنە تەبەقەک نەبوو ئێستا دوو تەبەقە پێیا بوو تەبەقەک هاو لایف دەژی لە زۆر بڵندا تەبەقەشی زۆر لە خوارەوەە بەڵام لە نەوەتەکان خەڵک هەمووی فەقیر بوو کەس گازەی نەبوو خەڵک هەموو چێک بوو هەمووی وەچێک بوو ئێستا تەبەقە زۆر بلندە زۆر عیناگێ تەبەقەشی زۆر نزمە ئەنی داوا لە حکوومەت دەکەین کاکە موچەی باڵە بەرزەکان کەمتر کە موچەی خەڵکی دیکە بدا ئەو ئیشەکە هەمووی سوڕا بەڵام ئەمە ئێستاوا دەبێت ئێستا بۆ خەڵک گازەی دەکات لۆ پێشان نەوەتەکان کەس گازەی دەکرد پێشان وەزعەکە هەمووی وەچێک بوو خەڵک هەموو چێک بوو بەڵام ئێستاکە تەبەقەک فول برام فولە تەبەقەشش نازانی چ بکە نانی ئیلاهی نییە ئێستا کوڕی من مهندسە لە مارێکەتیە وەڵڵی هیچ رێک نێ بستێ هیچ تاعینادەک نییە کاکە لە خەڵک لە ئێمن و لە بەلژیکیا و نازام لە بۆلدۆڤیا و لەوێرەوا لێرە شەریکە کاتیش دەکاتن خەڵکی بەردەڕەشی جوال لە مارێکەتیە ئێستا من شەریکەی هەیە شەریکەکمانێ لێرە هەمووی خەڵکی ئەزنەبیە یەک کوردی تێدا نییە وەڵڵی بە دەگمەن نابینیەوە لێرە ئێستا مهندسمان هەیە بەخوا وەرناگیرێ خەڵکیشانژینایە پێم گوتی یەمەنی کاکە معاش چەندە 7 وەرەقە کاکە 5 وەرەقی بدە کوردەکە ئیش لۆ دەکا لۆ 7 وەرەقی دێ یەمەنیان ئەنی داوا دەکەم بێنە سەرخەت کاکە ئەوە گازی دڵی خۆمە خۆم دەکەم من هەر کوردەکەم و زۆر حەزشم لێ بەڕاستی
لە حکوومەتەکەی من پێش بکەوی بەڵام بچە دەبێت هەمووی چاکاتەوە ئەو تەبقانە نێری تەبقە فول و تەبقە نزم ئەوەی دروست دەکاتن خەڵکێک لە دنیای بێ لێرە ئیشی هەبیت مەش لێرە لە ماڵێکەتی ئەو هەموو خەریجەمەوە لە ماڵێکەتیە. لای بازارەکە سفرە موچەکەش دوومان جارێک دەدرێت بازارەکە زۆر ئەوە لە ئیجارەکەەوە بە خورچی دەردێت لەسەر کەوتنی موچە کاریگەری دەکات بەێ زۆرش کاریگەری هەیە لەسەر بازار ماگانە هەمیش شتێک بە ماگانەی خۆی کابرا بێنێتە شۆلی بە ڕاتبەکەی دەکرێت ماگانە بیدا بەس دوو مانگزارێک ناتان هیچ پێش بکات هەرە تای قەردەکەی دەکبیدێتەوە قەردارە ئەوەی دەکات تێرایەندەوەی دەکات خەڵک دێتەکنەنگۆ بەشتی بە قەردەبا زۆریش بەخوا چەند ساڵ قەردارە بێش دەلیکا مەعاشەکە نییە داوای قەردەکە ماواش نییە بە چی بدەم خەڵکوی زۆر دێگە با بنی سەدانیەوە دەکات داوای قەردیتان لێ دەکات و زۆر شتی بە قەرد بدەنێ شتەرکم کردە ناتان بدەم زیاتر مەعاشەکە بۆ خۆینەوە هەندش بە قەرد بدەم بێزای بینە هەندی بدەین بە قەردیش ماواشەکە بە خۆی دوو مانگ جارەکە دەدرێت و شۆریش سفرە بازارە ڕۆ باشە بەس ئەو ڕۆکە بازارەکە سستە یان هەموو ڕۆژێک وایە هەموو ڕۆژەوە ڕۆژ لە ڕۆژ خراپتر دەبێت ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت بازار خراپ دەبێت ڕۆژ بە ڕۆژ پارەکە نەگە پارەکە هەبی سەرمانگا حکومت مەعاشی خۆ دە بازارەکە عیبی نییە پێشان بازار عیبی نەوێت بەسانکە دوو مانگ جارێک ڕاتبێکی ددا عیبێ بازار ینی بازارم دەگەڕێت و سەر موچەگە سەر موچەکە حکومەتەکە ڕاتبەکەی بدە بازار بە خۆی باش دەبی دوکانداریشیان دەبی عالم ئیشی بە دوکانەکەی تو ئیشی نییە یاخود هەموو بڕۆ هەموو دوکاندارەکان پرسیارکە بەسی من هەمی دوکاندارەکان پرسیارکە هەیە لە موچەی وادا شکاندن لە دوکانی خۆی کردی بەس شتەکەی سەربی هەموو لە سەری مایتەوە لە بێپارەی ئەوەیە بە زەرەر دەفرۆشی تشتی خۆی ئەو دوکانی جنیارمە تشتیەوە بە زەرەر دەفرۆشتەوە لە بێپارەی ئیجاری 900,000 دەرنانی لێ باشە زۆر کەس گانزدەش لێ دەکە با بڵێن بە تایبەت خوددان دوکاندارەکان دەڵێن سەرڕای نەبوونی بازار و دواکەوتنی موچە و کرێکانتانی زۆر گرانی وایە ئیجار 750,000 دەدا من مانگانە بۆ 750 لە کێش دەکەم لەو بێ بازارێ من مانگانە شیش نییە سفرە دوو مانگ جارێک ڕاتبەک دێ حکومەت تا دەدا هەنای عالەمی خراپ کردی ماشەکە بە خۆی نیە بازاریش سفرەوە ڕۆ کاریگەری کردیتە سەری ئیش ڕۆژانەی خۆت ڕۆژانەیە ئەگە ماگانە زۆر جارێ لە بەیرێ خۆ پاردانە سەری تاقی جار کامل دەکەی خۆت بەتەنێ لێرە کار دەکەیت من و مامی پێکەوە شریکی نەگەیە ڕەوش وڵا ڕەوشی باش نییە ڕەوشی بازار بەسرایتەوە بە موچە کە موچەش دوو مانگ جارێک شێستی مانگێ جارێک موچە بدێتن ڕەوش خراپە کە موچە هات کە پارە هاتە بازاری ڕەوش باش دەبیتن بەس ڕەوشی بازارەوە بە خۆتدان دەبینە بازار چۆ لەو بازار باش نییە بەعام پێت وایە سستی بوونیشی پێوە دیارە لا ڕێزی بازار پێوە دیارە ئێستا بەڵێ بێگومان سستی پێوە دیارە کە ئێستا ینی مەوسمیش نییە بەخۆی یان ئەم باسی ئیش خۆمان دەکەم مەوسمی زولوبەرجی دەگۆڕێتن ئێستا مەوسمی زستانێشتا نهاتیە خەڵک جیستانە بکرێتن بەس بازارش بەخۆی نییە بەڕاستی پارە نییە و بە شێوەشی عام نییە نەک بەرێم ئی من تایبەت نییە یان بەزی تو نای خەڵک هەمووی وایە بەس دوکانی جلوبەرگ نییە بە پێداویستەکانی دیکەش وایە بەڵێ پێداویستەکانی کەش بێگومان هەروایە ینی خەڵک ئەگەر پێشتر هاتبی کارتۆنە زەیتی کڕێستانی و کارتۆنە زەی دەکرێتن بۆ منە بخۆمەوەمە پێشتر ئەگەر زۆرم کڕێستانی وی دەکڕم پێش ناکە بسم زۆری بکڕم یعنی ئیش هەم خەڵکی هەر ئەوە نیە سەفەر سەبری بەس کەس بووە
کەسبوونی پێوە دیارە بەڵێ کەسبوونی پێوە دیارە بێگومان. باشە وەکو ئیشەکەی خۆت خەڵک دێتە لای تۆ داوای قەرز دەکات. وەڵە بێگومان خەڵک داوای قەرز دەکات بە تایبەتی فەرمانبەر. کابرا فەرمانبەرە دێ داوای قەرز دەکاتن بە کاتا ڕاتب بدێ. بەڕاستی ئێستا ئەمەش بە ئاسانی نادەین. یعنی هیچ سەرمانگ دیار نییە. زۆر لە دوکانداران قەردەکانی خۆیان ڕاگرت. ئێوەش ڕاتان بێگومان ١٠٠ ڕاگرت. یعنی کەمەکیەکی زۆر ناسیار و خزم و برادری شێوابی ناتوانین دەسەڵاتمانیان نەیدەینە ئەگەر ئەوەی ترمان هەموو ڕاگرتیا چونکە هیچ سەرمانگێک دیار نییە. یعنی ئێستا ئەگەر لەو هەفتەی موچە هاتبی دیار نییە کەنج جارشکە موچە دەدرێتەوە هەتا ساڵی نوێیە مانگەشکێ دوو مانگشتە دیار نییە بۆ ئێمەش ناتوانین بەڕاستی بە قەرز دەکەین. خەڵک داوای قەرتانێ دەکات فەرمانبەر داوای قەرزمان زۆر لێ دەکاتن بەس بەڕاستی ڕامانگرتێ ناتوانین. پێ دوای بە شێوێکی گشتین یعنی بازار سیزبوونی بەخۆی دیارە ئەگەر هاتو موچەکە لە کاتی خۆ بدرێت و بازار جولانەوەیشی پێوە دیار دەبێت. بێگومان کە خەڵک پارە هاتە گیرفانی دێتە بازارە و پارە سەرف دەکاتن بەڕاستی پێداویستی ڕۆژانەی خۆی ژیانی خۆی پێ دەکڕێتن. یعنی هەموو شتێک بە پارە دەکردێتن کە پارە هەبوو دەکردێتن بازار دەبتەوە بەعام ئەگەریش نەبوو یعنی ئەوە قەرزەکەش ڕاگیرە وەزعەکە یعنی شەڕە بەڕاستی. والله ڕۆژی بازار بەعام زەعیفە تەماشای خەڵک دەکەی خەڵک پارەی پێ نییە کە پارە پێ نەبی بازار نییە تەماشای ئێستا بازارەکە زەعیف بووە ئەوە هیچ تیشی نەوێری دەست لێ بدات کابرا ڕاست موچەی وەردەگریت نازانێ مانگەشتی موچەی وەردەگریت یان نا ئایا مانگەشتی گرنگی ئەوە نییە کە ئایا مانگەشتی موچەی وەردەگریت یان نا ئەوە نیتی ئەوەی قەردی لەکە خەڵکیە ئێستا داوای قەردی خۆ قەرز ناداتەوە یان نەوێری شتی بدەی بە خەڵک ئەی خەڵک کەشتینە کڕی کەشتینە خەڵک بە قەرد کابرا بزانیت بدات بە قەرد قەردەکەی دەڕوات بەڵە بەعام بە شێوەیەکی عام خراپە یعنی خەڵک نەوێری ئەوە هەیتیشی نەوێری دەست لە پارەی بدات لە بۆی گرنگی هیچ زەمانەتێک نییە کە ئایا موچەی وەردەگری مانگی داهاتوو یاخود نا ئەوەی موچە هەیە 6 ڕۆژە موچەی وەرنەگرتیە فەرمو کابرا دوو کرێخانی لەسەرە ئەشیای مالەیە چی لەوە دەمێنێتەوە بڕوا بکە ئەو موچەی وەردەگری هەمووشی بداتەوە قەرزاریش دەبتەوە هێشتا قەرزەکەی خۆی تەواو ناکات خەڵک بێ جۆلە تەماشای بازار بێ خەڵک بێ جۆلە خەڵکێکی وا نابین لە بازار بازار سیستی پێوە دیارە لاوازە ینی خەڵک سیستێکی فرۆشتن کەمە زۆر شتێکی کەم کردنی فرۆشتن دەکرێتن یعنی خەڵکەکە پارەی پێبیان تەماشا بازار وەکە چەند پێش بڵین 4 مانگ 5 مانگ تەماشای بازار دەکە بازار جمەی دەهات پێشەمان وەکو هێواری جێژنەوە بوو بەس ئێستا نا ئێستا تەماشاکە بازار ئەمڕۆ پێنجشەمە تەماشاکە بازار زۆر سستە هەنێ کەس نازانێت کە بەیانی جومعەیە زۆڵی تێدا نییە بە تایبەت بازاری بەڕژ دەبیانیەوە لە ئێوار بگرن لە ئێوارەوە تەماشا لە ناو بازارینە دەبینین خەڵکەکی کەمی تێدا ینی خەڵکەکی کەمی تێدا ئەوەی یەکجا پێویست نبینایەتە بازار چونکە خەڵکە پارەی ئەگەر گیرفان بەتال بوو کابرا جەولی نییە بەڵام ئەگەر گیرفانی پڕبی کابرا تێدا بازار شتی دەکرێت کردنی فرۆشتن دەکرێتن هەیە. باشە تو وەکو خۆت چ کار دەکەیت؟ من خۆم خەریجم تەواو کردم کارجێری تەندروستیم تەواو کردووە و ئێستا کرێکاری دەکەم ئەگەر هەبی ئەویش زۆر مەعاڵم کرد هیچ بەدەست ناکەین کاتەعین لە چەند دەرتەعین بی خەڵک لێ ناگەڕ لە لایکی لێ ناگرێت تو کار و کەسابە دەچی لێ خۆت بکەیت هەنیانکە بۆمە تو گەنجەکە پرۆژە هەیە بەڵام لێ ناگەڕێن ناگەڕێ ئیشی خۆت بکەیت هەنیانکە تو داوای بەسیترین شت بکەی نادەنی لیان بۆت ناکەن کرێکاریەکە هەبیش زۆر زەحمەتە ڕۆژانە کرێکاری دەکەیت ژێویژانی خۆ دابینە ئەگەر هەبیت زۆر زەحمەتەکە ئێستا کە ینی خەڵک پارێکاریشت بەدەست ناکەویت چیە خەڵکە پارەی پێ نییە کابرا ناچار نییە کرێکاری بگریتن هەتا خۆی وەستا بێت پێشتروانە بوو پێشتر کابرا خاوەن موچە بوو بەسیترین ئیش با کرێکاری دەکرد بەڵام ئێستا وانە ئێستا کابرا ئەگەر هەر چۆن بێت بەخۆی کاری خۆی دەکات پێویستمە ئەو پارێ دەمەکرێکار بخۆم پاشەکەوتی بکەم باشترە کرێکارەکە ئێستا زۆر زەعیفە ینی کابرای بە مانگی ژی لۆ نایێت بە 20 ڕۆژی لۆ نایێت ڕۆژی بازار بەتەنها نا ڕۆژی چینی کرێکارانی تەماشاکە ئێستا ئێرە فول خەری هەموو ڕاوەستە ئێستا تەماشاکە فول خەریجە
خەریزەکەدا نەمەزرێت کوێ پارێ بینیت کرێکاریە تەماشا دەکە ئێستا سووری هاتیە شەبەک هاتیە هەنی ئەو کرێکاری هەش بوو نەمایە ئێستا تەماشا بکەی ئەوەی سووریا شەبەکە تو بەچەند بکە ئەو هێشتا ڕزانتر دەکات کابراەکەم دەژیت مەسرفە سەری نییە ئەو منەزەمە و ڕێکخرا و موچەی شتیان و دابین دەکەن ئەو ئەگەر ڕۆژ 5 زاریش بکاتن هەنێ ماستا ڕۆژە 15,000 ئەگەر هەبیت وەڵام ئەو ڕۆژ 5 زاریش هەبیت دەکات هە بە خانسان زۆر هە بە قازان چکۆمە هیچ مەسرفێک ناکات وەڵای ئێمەوە چوو پێشمەرگە دەینە ناو بازار مردیە پارەی نییە معاش نییە ئاشیاگە بەقەر دەبن ئەو هەندە جەم و جۆلەی زۆر نییە پێویستی بە هاریکاری دەکەن لە حکوومەتی دەخوازن ڕێکاکە هەوکاریمان بکەن وەچوو برێن بازار مردیە زۆر حرەکەی لێ نییە ئەگەر هاتو مەعاش لە کاتی خۆی بێ پێ دوایە بازار جم و جۆڵی زیاتر پێ بکەوێت و بازار زیاتر بچوڵێت ئەوە طبعا باشترە لۆ ساحب مەحەلەکە لۆمە باشترە جەم و جۆلە دەبیت لۆ هەمومان باشە لۆ ماوە چی برێن پێشمەرگە لۆ مواتنینە لۆ ئەو ساحب مەحەلەی لۆ هەمووان باشە ئەگە ماهاشەکە هەرمانگە بێت مەحاشە وەختی خۆی بێ بۆ بازار یانی جەم و جۆڵی تێدا دەکەوێت جولی دەوێت ئاخراگە ماهاشەکە هەرمانگە بێت جەم و جۆلی دەبیت حرەکەت دەبیت بەشەر نەفسیە مرتاح دەبیت بەس ئەو بێ مەعاشەکانەوەنە بە زەحمەتە بۆ خۆت خەڵکی شێنەری بخۆی بەحشیقەمە بەس ئەمە لە لیوای 12 دێنەیە ناو بازاری زۆر دێنە بەردەڕەشی سەردانی ئادیکو ئەو وەختی دێنە دەوام هەموو جار هەموو ئەزبەی دێنە ناو بازاری بەردەڕەش ئەشیاوانە دەکردن بەردەڕەشی چاوا دەبینی وەڵە بەردەڕەش باشە خۆشە بەس وەچی بە چێت پێویستە وەڵە پێویستی بە بەردەڕەش برێن جادە چاپکەن پڕێک خاوی پاقی و خاوین بکەن باشە پێویستی بە خزمەت گوزاری هەیە ئەدیک و خزمەت گوزاری ئەو هەندە نییە لە ناو بەردەڕەش پێویستی بە خزمەت گوزاریە بە هاریکاریە بە جادە بە ئەو نەوەوان سلااو لە ئێوەش بێت بەخێر بێن سەرچاو دوو وەکو دوکاندارێک کاسبکارێک ڕۆژی بازاری خەزای بەردەڕەش چۆنە چۆن ڕۆژەکەی دەبینی بازارەکە سستە قەڵەبە لەغا جمجۆڵی هەیە نییە وڵی زۆر بەخێر بێن سەرچام وڵی ڕەوشی بازار زۆر ناخۆشە خەڵکەکە بێپارەیە خەڵکەکە بێ مەعاشە خەڵکەکە وەزعی زۆر ناخۆشە دوا کەوتنی موچە کاریگەری دەکاتە سەر بازار ئەرێ وەڵە کارگەریەکی زۆری هەیە لەسەر بازار لەسەر دوکاندار لەسەر هەموو شتێک ئاخر کاکە پارە نەبی خەڵکەکە بەچی بگڕێت پارە نییە لە بازار پارە نییە لەکەنەوە فەقیر و هەژارانە ئێستا ئەوەی زۆر گانزەی لەوە ئەوەی دەکات دەلاگەر هات و مەحاشەکە لە وەختی خۆی درا و بازار قەڵەباڵغ دەبیت و جم و جۆڵی تێدەکەویت و ڕەوشەکە ئاسایی دەبتەوە بەزە کەچی مەحاژ نایێت بازارەکەش سز بووە یعنی ڕەوشی بازار بە مەحاشەوە گرێتە تۆ دەڵێت حتمما ئەگەر معاش هەبیت ئەگەر ئەو پارەی جۆتیاران بێت ئەگەر حکوومەت پارەی موچەی تەوزیع بکات تەبعاً ڕۆژی بازار باش دەبێت خەڵکەکە ئیش و کار دەبتەوە خەڵکەکە بینایەت و مەشروعات دەست پێ دەکات خەڵکەکە دلی خۆش دەبێت بەس تەبعاً ئەگەر موچە نەبیت معاش معنی موچە نەبیت ئیش و کار نەبیت تەبعاً شۆلی ئەمەش دەوەستی شۆلی هەموو کەسێکی دەوەستی ئیش هەمووی بە پارەوە ڕەبتە بە موچەوە ڕەبتە زۆر خەڵک گازای لەوە دەکەن دوکاندارەکان دەڵێن خەڵک دێت زۆر داوای بە قەشتی قەر دەبن ینی بە قەر دەکەن و داوی قەرداری وشتیوان تۆ دەڵێت وەڵا حتمما ڕاستە لە دوکانەکانی تر هەیە بەڵام لە لای ئێمە چونکە ئێمە لەفەیە و مەطعەمە قەردی تێ نییە بەڵام لە دوکانەکانی تر ئاگادارم بەڵێ خەڵک دێت داوای قەر دەکات چونکە پارەی نییە لە شێ بینیت دەبێت بوەسیتە تا سەری ماک سەری ماجر حکوومەت موچە هەندێک جار دەنێری و هەندێک جاریش نانێری بازار ئێستا بابنێن
گرێ درایتەوە بە موچە ئەگە موچەکە هات بازارەکە ڕۆژە موچە دابەش کراوە زۆر لە بازار والله جموچل هەش بێت تقریبا ئوزبەیەکە زیاتر نییە زیاد هەر هەفتە یەکەمە کە موچەکە دێت و زیاتریش نییە کەموچەکە دێتیش وڵی هەر پارەکە وەکو شاباشە ڕاست دەستە قەرد و قەرداری و خەڵکەکە دەداتەوە هیچ تریش نییە ئەو وەزعە لە بۆ هەندێک کە زۆر باشە لە بۆ هەندێک بەرپرس و لە بۆ هەندێک لایەن زۆر باشە لە بۆیانی باش گرتیە بەڵام لەو فەقیر و هەژارەکەی وەکو وێرانێک وایە وەکو بڵێ ئەو فەقیر و هەژارەتەوە هیچ پەشیان بۆ فەقیر و هەژارانیە هیچ پەشیان بۆ خەڵکە دانیە ئەو وەزعی ئێستا کەوا تێداین لە بۆ هەندێک کەس وەکو دووشەش وایە دووشەش زۆر بەدلیانە هەر وەکو ئەوە وایە کە هیچ قەیران شت نییە ئاگان لە فەقیر و هەژار و لە گیرفانی ناو بازار و خەڵکیان نییە ئەرێ وەڵڵا هیوادان حکوومەت ئاوڕێک لەم فەقیر و هەژارانە بداتەوە لەو دوکاندارانە بداتەوە لە خەڵک بداتەوە با بێت بزانی مەعاناتی خەڵک چۆنە بزانی ژیانی خەڵک چۆن دەڕواتە ڕێوە بێتە ناو خەڵک تەنها بەس لە کاتی دەنگدان و پێویست نەبیت تەنها بەس لە کاتی مەسلحەت نەبیت چونکە هەر بەدەنگی ئەو فەقیر و هەژارە چونە سەر ئەو کورسیە ڕۆژی بازاری خەزای بەردەڕەش وەکو گەنجێک چۆن دەبین وڵی بازارەکە سفرە 6 ڕۆژجارێک موچەکە دەن خەڵک و بشتە بازار بەچی بشتە بازار پارەکان لە بازار نەیە لایە پێت وایە بازار سز بووە زۆریش بازار نمایە هۆکاری سزبوونی بازار بۆ چ دەگەڕێتەوە وەڵە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ موچە ئەگە موچە نەدرێت کو خەڵک بشتە بازار هەفتەیەک دەبێ موچە دابەش کراوە کاریگەری نەکردوتە سەر بازار بەێ ئەو هەفتێ بازار ڕزدیحامە ئەو هەفتێ پاشی ئەو هەفتەیە 50 ڕۆژیکە بازار سفرە خەڵک پاری نیە بشتە بازار باش دواکەوتنی موچە کاریگەری دەبتە سەر بازار بەێ ئەگە موچە لە کاتی خۆی دریا بازار زۆر جملەیل پێ دەکەوێت و ئەو خەڵکە یعنی ڕووی لە بازار دەکەن ئەگەر خەڵک موچەکەی نەبیت کوڕ لە بازار بکەن باشە زۆر جار دوکاندارەکان بازەوە دەکەن دەڵی خەڵک لە ئێستادا زۆر شتی بەقەر دەبن وایە ئین موچەکەی نییە پارەی پێ نییە دەبی بچی بەقەر بینێت هەتا 6 ڕۆژجارێک موچەکەی پێ بدەن باشە تۆ خۆت چ کار دەکەی خۆم پۆلیسم باشە هیچ جار هەبووە شت بەقەر بردەبی بەێ ئەوە پاشی هەفتەیەک چیتم بەقەرتی نایکە ئەوە ئێستا بەقەرتی گەم شیام لە ماڵی نایە موچەکە 6 ڕۆژجاری کە موچەکەش وەرلەگری هەمووی بەقەر دەدەی باش پێت وایە ژیان زەحمەت بووە زۆریش ئەو موچێ ژیانی زۆر زەحمەت کردیە بەڵێ بینەرە نەخۆشەویست بەم جۆرە هاتنیە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان لە خەزای بەردەڕەش ئەوی گوێبیستی بوون ئەمە ڕابوچوونی هەوڵاتیانی خەزای بەردەڕەش بوو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆکەمان سپاسی ئێوە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ یارمەتی دەرم جەلال گۆران تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ